Hepinizi sevgiyle selamlıyorum arkadaşlar. 1920'lerde ve günümüzde Kürdistan üzerinde bazı düşüncelerimi açıklamaya çalışacağım. Birinci Dünya Savaşı'ndan sonra dünyanın siyasal çehresinde çok büyük değişiklikler oldu. ئاتمۆسفەرەی لەسەر جیهاندا هەیە گۆڕانکاریەکی زۆری بەسەردا هات. ئیمپراتۆریەکان پارچە پارچە بوون، ڕووس، ئەڵمان، چەندین ئیمپراتۆرەتی عوسمانی، ئەوەی کە زۆر پەیوەندیدار بوو بە ئێمە ئیمپراتۆرەتی عوسمانی بوو کە ئەویش دابەش بوو 2000 چەند دەوڵەتێکی نوێ دامەزران. دوای جەنگی جیهانی یەکەم ئەو دەوڵەتانەی کە لە نێو سیستەمی ئیستعماریدا بوون بە شێوەیەکی نوێ بە دیزاین کرانەوە، ئەوەی کە نەمسا، هەنگاریا، هەروەها لە ئەڵمانیا دەبینین کاریگەریەکانی زۆری ئەم سیستەمە لەسەریان بوو، بۆ نمونە فەڕەنسا، بەریتانیا، هەروەها رووسیا، هەموو ئەمانە دووبارە گۆڕانکاریان بەسەرداهات. ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبوو ئیمپراتۆرەتی عوسمانی بوو، ئەوەی کە دابشکردنی خاک بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتیش لە میزۆپۆتامیا کە پەیوەندیدار بوو بە ئێمە، ئەوەی کە پەیوەندیدار بوو کە مستعمەری بەریتانیا بۆ عێراق، ئوردن، فەڵەستین کە لەوێ ماندا بوون، هەروەها ئەوانەی کە پەیوەندیدار بوون بە فەڕەنسا، سووریا و لوبنان بوون کە لەوێ سیستەمی ماندا دامەزرا کە ئێمە زیاتر بە مستعمەرەکانی دەڵێن. بۆچی لێرە پرسیار دەکرێت بۆچی کوردستان وەکو دەوڵەت دانەمەزرا؟ بۆ نمونە شێخ مەحموود لە باشووری کوردستان کە لە دژی بەریتانیەکان دەیگوت من مەلیکی کوردستانم، من پاشای کوردستانم و بەم شێوەیە قبوڵم بکەن. دەوڵەتە ئەمپەریالیەکانی وەکو بەریتانیا و فەڕەنسا ئەوان نەوەک کوردستانێکی سەربەخۆ بەڵکو کوردستانێکی داگیرکراویشیان قبوڵ نەبوو، کوردستانێکی ژێر دەستەشیان قبوڵ نەبوو. ئەمە قۆناغێک بوو لەوێوە دەستی پێکرد. دوای جەنگی جیهانی یەکەم، دوای کۆنگرەی پاریس کە کۆبوونەوەیەکی گرنگ بوو، یەکێک لە کارە گرنگەکان کرا لەسەر کوردستان بوو. Milletler Cemiyeti neden kuruldu? Şunun için kuruldu. ئایا کۆمەڵی گەلان بۆچی دروست کرا؟ بۆ ئەوە بوو کە بەر لەوەی شەڕ ڕوو بدات، کێشەکان چارەسەر بکرێت، پرۆسەیەکی چارەسەری وا بکات کە نەگەنە شەڕ. Ama biz şunu görüyoruz. بەڵام ئەوەی ئێمە دەیبینین ئەوەیە لە سەردەمێکی وەها لە کاتی کۆمەڵی گەلانەوە دەبینین کە بەو ئامانجە بووە، دەبینین کوردستان دابەش کرا، بەش کرا. ئەو دەبینین کە ئەوەی کە پەیوەندیدارە بەو سەردەمەوە ئەوەیە دیاریکردنی مافی چارەنووسی گەلانەوەیە، ئەوەی کە لە سەردەمی سۆڤێتەوە دەبینین کە ئەم گۆڕانکاریانە لە سەردەمی ستالین، هەروەها لە سەردەمی سەرکردە ئەمریکیەکان ئەمانە زۆر باس کراوە و پەنجەی خراوەتە سەر کە
چۆن ئەو نەتەوانە چارەنووسی خۆیان دیاری بکەن. ئەمە بە تایبەتی لە باکووری ئەفریقا هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاسیا بەگشتی ئەمە جۆش و خڕۆشی زیاتری هەبوو. ڕووسەکان لە بابەتی دیاریکردنی چارەنووسی خۆیان بە چەندین قۆناغی سیاسیدا تێپەڕ بوون. ئێمە دەبینین کە ئەوان و وڵاتانی ناوچەکانیش بە هەمان شێوە. بەڵام لەو کاتەدا کوردستان دابەش کرا، پارچە پارچە کرا کە ئەمە بەڕاستی جەرگ بڕا هاوڕێیان. لە کاتێکدا کە دەبینین کۆمەڵی گەلاندا دەمەزرێ، نەتەوەکان مافی خۆیان و چارەنووسی خۆیان دیاری دەکەن و باسی لێوە دەکەن. بەڵام لەو کاتەدا دەبینین کوردستان پارچە پارچە کرا، دابەشیش کرا. ئەمە لەو باوەڕدام ئەوە قۆناغێکی زۆر هەستیار بوو بۆ ناوچەکە. کۆمەڵی گەلان ئەوەی کە چاوەڕێ دەکرا ئاشتەوایی بوو نەیتوانی فەراهەمی بکات. هەروەها نەیتوانی ڕێگە لەو جەنگە بگرێت کە بۆ ئەو مەبەستە دامەزرا بوو. من دەمەوێ لێرە بڵێم دابەشبوون و پارچە پارچە بوونی کوردستان ئەوە سیستەمێکی دامەزراو بوو کە سیستەمی ئەنتی کورد بوو لە سەردەمی کۆمەڵی گەلانەوە لە 1920ەکان. ئەم سیستەمە کاری لەسەر کرا. بۆیە دەڵێم و دووبارەی دەکەمەوە کە کۆمەڵی گەلان نەیتوانی ئاشتەوایی دەستەبەر بکات، هەروەها نەیتوانی پێش لە شەڕیش بگرێت. بۆیە جەنگی جیهانی دووەم زۆر خوێناوی تر بوو لە جەنگی جیهانی یەکەم. دەوڵەتەکان و دەوڵەتمەداران ئیدی لە بابەتی فەراهەمکردنی ئاشتی و هێنان کایەوەی ئاشتی زۆر شتی دیکەیان گوت. هەروەها لە پەیوەندیە نێو دەوڵەتیەکاندا ئەو ڕێگە چارانەی کە دەگوترا و باز دەکرا بەر لەوەی بگەین بە شەڕ بە ئاشتەوایی فەراهەم بکەین، هەموو ئەوانە بەم شێوەیەمانەوە هەروەکو خۆیان. هەروەها دەبینین کە ئەنجامەکەی چۆن بوو. بۆیە ئەمە باس و خواسی زۆری لەسەر بوو. هەروەها 1945 لەسەر هەمان بۆچوون و هەمان تێڕوانینەوە کار لەسەر نەتۆ یەکگرتووەکان کرا. جا سیاسەتمەداران دەیان گوت کۆمەڵەی گەلان کە دەبینین چەندین خاڵی لاوازی هەبوو بە ڕەچاوکردن و بە بینینی ئەو خاڵە لاوازانەوە بە تێبینی وەرگرتن لە سەریانەوە لە پێناوی ئەوەی کە شەڕ ڕوونەدا ڕێکخراوێکی وەها دامەزرێنرا بۆ ئەوەی چیدی ڕێگە نەدا بەرەو شەڕ بڕۆین. بەڵام ئەوەی ئێمە دەیبینین نەتەوە یەکگرتووەکان کاتێک کە دامەزرا سیستەمی سیاسی جیهان با بڵێین ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ گۆڕانکاریەکی بەخۆیەوە نەبینی. هەروەکو چۆن لە 1920ەکان سیستەمێکی ئەنتی کورد دامەزرا، لە دوای 1945ش لە سەردەمی نەتەوەیەکگرتووەکانیش ئەم سیستەمە جیهانیەی ئەنتی کوردە بە هەمان شێوە هەر بەردەوامە وەکو سیستەمێکی نوێ لەسەر هەمان بیر و بۆچوون بەردەوامە. ئەمە چۆنە سیستەمەکە ناوچەیە. ئێمە کە دەڵێن ناوچەی مەبەستمان چییە؟ تورکیا، ئێران، دەبینین ئەو وڵاتانی لە ناوچەکەدان زیاتر چڕ دەبنەوە لەم بابەتە. دوای جەنگی جیهانی
هەروەکو گوتمان ئاتمۆسفەری سیاسەتی جیهان زۆر گۆڕانکاری بەسەردا هات بەڵام ئەو سیستەمە جیهانیە ئەنتی کوردەی دامەزرا دەبینین هیچ گۆڕانکاریەکی بەخۆیەوە نەبینی لەو قۆناغەشەوە هەتاوەکوی ئێستا پێویستە ئەمە پەنجەی لەسەردا بنین هاوڕێیان. هاوڕێیان بە شێوەیەکی گشتی ئێمە ئەوە دەبینین ئەمڕۆ کوردان زیاتر لە 50 ملیۆن نن هەروەکو ئێوەش دەیبینین هەفتەیەک لەمەوبەر سەرژمێری و ئاماری نوێ هەیە و گوترێت کە ژمارەی کورد گەیشتۆتە 7 ملیۆن. تورکیا، ئێران، عێراق، سووریا ئەوانە بوونە دەوڵەت بەهۆی ئەوەی کە ڕێگە بە سەرژمێریەکی سەرڕاست نادرێت ئێمە بەڕاستی ژمارەکە بە تەواوی نازانین. بەڵام ئەوە دەڵێن سەرباری ئەو ناسنامەیە زۆرە سەرباری ئەو ژمارەیە زۆرەی کوردان دەبینین کوردان لە نێو سیستەمی نێودەوڵەتیدا هێشتا پێگەی خۆیان بە تەواوی نەگرتووە. بۆ نمونە لە نەتۆ یەکگرتووەکان 193 دەوڵەت لەوێ هەیە. بۆ نمونە ئێمە کە دەڵێن کورد لەوێ هیچ نوێنەرێکی نییە بەڕاستی ئەمە جێگەی هەڵوەستەیە. دەبینین 213 ئێمە بە ئەوەی کە لە ئۆلۆمپیادەکان بەشداری دەکەینەوە ژمارەی دەوڵەتەکانە. بۆ نمونە لە نێوان ئوسترالیا و نیوزیلاندا دەبینین باس لە چەندین دەوڵەت دەکەن لەوێ. یەکێتی ئەوروپا دەبینین کە 27 وڵات باسی لێ دەکرێت قوبرس و ماڵتا و لوکسەمبۆرگ کە ژمارە دانیشتوانیان ملیۆنێکیش نییە. یعنی واتە هەر سێ دەوڵەت ملیۆنێک نین. ئەستۆنیا، لیتوانیا، سلۆڤینیا، چیک ژمارەیان دەبینین لە ملیۆنێک تێپەڕ دەکا یان ناکە. کوێت، بەحرین، قەتار، ئیمارات ئەوانیش ژمارەیان ملیۆنێک یان ملیۆنێک نییە. ئەوان دەوڵەتن. هەروەها مافی ئەوەشیان پێ دەدرێت کە قسە لەسەر کیانی کوردی بکەن. بەڵام سەرباری ئەوەی کوردان ژمارەیەکی ئەوەندە زۆرن هێشتا بێدەوڵەتن بەڕاستی دەبێ هەڵوەستە لەسەر ئەمە بکەین. هاوڕێیان ئەوەی دەگوترێت کوردستان داگیر کراوە لە مێژوودا ئەوە باز دەکرێت. ئەوان وا دەڵێن کە کوردستان مستعمەرە. من دەڵێم کوردستان تەنانەت مستعمەریش نییە. ئەمە بەو واتایە دێت خۆزگە وەکو دەوڵەتێکی داگیرکەر دا بمەزرایە. خۆزگە مستعمەر بووایە بەڵام دا بمەزرایە. ئایا مستعمەرەکان چۆن دامەزران و سربەخۆییان بەدەستێنە؟ بە کورتی دەبێ ئێمە سەیری ئەمە بکەین. لە سەرەتاکانی سەدەی 16ەوە دەبینین ئەوروپا پێینا قۆناغێکی نوێ. سەرەتا هۆڵەندیەکان، دواتر دانیمارکیەکان، دواتر ئیسپانیەکان، پورتوگالیەکان
18. yüzyılın sonlarından لە itibaren کۆتاییەکانی سەدەی هەژدەوە İngilizler بەریتانیەکان Afrika'ya ayak basmaya başladı. فەڕەنسیەکان Ve ئەوان خۆیان گەیاندە ئەفریقا şeylerinde de هەروەها لە چارەکی یەکەمی 1970ەکان دەبینی ئیتالیەکانیش خۆیان گەیاندە ئەفریقا هەر لایەنێک و شوێنێکی دیاریکراوی ئەفریقای کۆنتڕۆل کرد بە شێوەیەکی کردەی کۆنتڕۆلیان کرد tarafından paylaşılmıştı fiilen. کورد دەبینین ئەفریقیەکان لە نێوان ئەو دەوڵەتانەوە دابەش کران بەڵام لە قۆناغەکە ئەمە دەبینین Kendi yerini هەر لایەنێک و بۆ فراوانکردنی زیاتری پانتاییەکەی خۆی لە نێو هەوڵێکی چڕدا بوو Türkiye'ye sahip olan devletler arasında ihtilaflar. جا ئەوە گۆڕانکاری دروست دەکرد لە نێوان ئەو دەوڵەتانەدا کە هەوڵیان دەدا 1886'da Berlin'de bir kongre yaptı. لە 1970ەکان لە بەرلین کۆنتڕۆلێک کرا Fiili durum hukukileşti. دەبینین ئەو Böylece parçalanmış, کردەیە paylaşılmış oldu. فەرمیەتێکی پێدرا ئەفریقا وەک بڵێ دابش کرا Kenya, بۆ نمونە کێنیا Tanzanya, تەنزانیا Zambiya, زامبیا و غانا و سەنیگال و devletler. ئەو Önemli. دەوڵەتانە Afrika parçalandı ئەفریقا دابش کرا ama her sömürgenin sınırı var. دەبینین مستعمەرەکان دامەزران بەڵام هەر مستعمەرێک سنووری خۆی هەیە کینیا سنووری خۆی هەبوو Tanzanya'nın تەنزانیا سنووری خۆی هەبوو Ghana, گانا Zimbabwe, بە هەمان شێوە زیمبابوی کۆنگۆ هەموو داگیرکراوەکان مستعمەرەکان سنووریان هەبوو bu önemli artık. ئەمە زۆر گرنگە هاوڕێیان پێویستە ئەمە هەڵوەستەی لەسەر Ama بکەین her sömürgenin bir adı var مستعمەر ve sınırı var. Ve چی o دەکرێت sömürgeyi بە داگیرکرا و لە قەڵەم دەدرێت بەڵام سنووری هەیە ئەو خەڵکەی لە نێویدا دەژی کولتوری خۆی هەیە birleştiren هەروەها ülkede onu ئەو biliyor. وڵاتەش کە داگیری کردووە دەزانێت Arkadaşlar, جگەلەوە هاوڕێیان diyelim Kenya, با بڵێن sömürgesi. کێنیا کە داگیرکراوە بوو لەلایەن ئینگلیزەکانەوە Ama İngiliz sömürgesi. Ghana, Botswana, Mozambik مۆزامبیق sömürgeler. بە هەمان شێوە لەلایەن ئینگلیزەکانەوە داگیرکرا بوو Yani sonsuza kadar تا کۆتایی sömürge kalacak değil. ئەو وڵاتە هەمووان دەیانزانی کە بە داگیرکراوی نامێنێتەوە Sömürgeleştiren ئەوەی کە ئەوەی داگیر کرد بوو هێزە ئیمپریالەکانی وەکو بەریتانیا و فەڕەنسا و ئەوانی دیکە ئەوەیان لە ڕووی ئابوووریەوە بەهێز دەکرد هەروە لە ڕووی سیاسیەوە زمینە سازیان دەکرد kendi kendilerini yönetme وایان دەکرد کە توانای خۆبەڕێوەبردن بەو وڵاتە داگیرکراوە نەبدەن دواتر سربەخۆییان پێ بدەن جا 1886 وڵاتە مستعمەرەکان بەم شێوەیە بەرەو سربەخۆی ڕۆیشت belli bir sınırı var. واتە سنووری تایبەتی خۆی هەیە دیاریکراوی خۆی هەیە میلەتەکەی خاوەن نەریت و خاوەن کەلتوری خۆیانن Güçlendirdiği ئەو zaman شوێنە کاتێک لە ڕووی kendi kendine ئابوووریەوە بەهێز بوو دەگەیشتە ئەوەی کە هێزە سیاسیەکان بتوانن وڵاتەکە بەڕێوە بن و kاتە بەرەو سربەخۆیی هەنگاویدا da böyle olmuyor işte. بەڵام ئەوە لە کوردستان بەم شێوەیە نەبوو Kürdistan biz söylüyoruz. Kürdistan değil bir. Orta Doğu'da واتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست anti-Kürt dünyanın هەروەکو گوتمان سیستەمێکی جیهانی ئەنتی کورد هەبوو کە بە تایبەتی لەم هەرێمە لەم ناوچەیەدا جێبەجێ دەکرا لێکۆڵەرەوەکان ئەم قسەیە دەکەن دەوڵەتەکان ئەم قسەیە ناکەن lerden söz eden, Kürtleri dile getiren ئەوەی کە باسی کورد دەکا söz konusu değil. شتێک نییە بە تەواوەتی چارەنووسەکەی دیاری بکە دواتر چی ڕوویدا Fiili olarak. کوردەکان بە شێوەی کردەیی Türkiye diyor ki burası دابەش بوون پارچە پارچە کران Araplar da diyor burası Arap. تورکەکان دەڵێن ئەمە خاکی تورکیا عەرەبەکان دەڵێن ئەمە خاکی تورکیا خاکی عەرەبە فارسەکان دەڵێن ئەمە خاکی فارسە بە هەمان شێوە diye bir halk yok. ئەوان دەڵێن خاکی عەرەبە
کەواتە لە دیدی ئەوان خاکێک نییە بە ناوی خاکی کوردستان. بەڵام کاتێک کە دەڵێن مستعمەر یەکەم شت دێتە هزری ئێمە خاچی ئەفریقیەکانە، ئێمە زۆر جار بە نیگەرانیەوە باس لە ئەفریقیەکان دەکەن، بەڵام نەخێر خۆزگە ئێمەش بە هەمان شێوە بەو سیستەمە مستعمەریە سربەخۆیمان بەدەست بهێنایە. ئەو کاتە کوردستانیش سربەخۆ دەبوو، بەڵام کوردستان دابەش کرا، دوای پارچە پارچە کرا، دوای ئەوەی پارچە پارچە کرا دابەشیش کرا، هەر بەشێک و درا بەلایەنێک. ئەمەش گرنگە هاوڕێیان، ئەمڕۆ لە ئەفریقا دەبینین 57 دەوڵەتی سربەخۆ هەیە. لەو دەوڵەتانە تەنیا چواریان لە ڕێی شەڕەوە سربەخۆی بەدەستێناوە. ئەوانەی دیکە دیالۆگی دەستوری، دیالۆگی یاسایی دەبینین لە ڕێی دیالۆگەوە سربەخۆییان بەدەستێنەوە. ئەمە چۆن دەبێت؟ سەرەتا من باسی ئەفریقا دەکەم، ئەو بەرەی نیشتیمانی لەوێ کە دامەزرا، بۆ نمونە غانا، تانزانیا، کە ئەو وڵاتانەی بەرەی نیشتیمانیان لێ دامەزرا، ئەوان بۆ نمونە بە فەڕەنسایان دەگوت داواکاری ئێمە لە ئێوە ئەمە و ئەمە و ئەمەیە. جا فەڕەنسا بێ، هێزە ئەمپەریالیەکان بەگشتی بەریتانیا بێ، داواکاریەکانی خۆیان ئاراستەکردن. یەک لەو داواکاریانەوە بوو گوتیان ئێمە دەمانەوێت سربەخۆ بین. بریتانیا یان فەڕەنسا پێیان دەڵێ ئەمە و ئەمە و ئەمە بە هیچ شێوەیەک قسەی لەسەر ناکەین، بەڵام ئەو بابەتانەی دیکە دەتوانین قسەیان لەسەر بکەین. جا ئەو بابەتانە کە دەکرا بە قسەی ئەوان قسەیان لەسەر بکەن، دیالۆجیان لەسەر بکەن. دەبعەن من باسی ئەفریقا دەکەم. 2 ساڵە واتان ناگاتە 3 ساڵ لە 1950کان 60کان. جا ئەو بابەتانەی کە گوتیان بە هیچ شێوەیەک دیالۆگی لەسەر ناکەین، واتە بەهێڵی سوور وەسفیان کرد، لە 2-3 ساڵدا نەرم بوونەوە بە هەمان شێوە قۆناغەکە ڕۆیشت تا گەیشتە سربەخۆیی. جا ئەو هۆز و ئەو خانەوادانەی کە لەگەڵ بەریتانی و فەڕەنسیەکان هاواهەنگیان دەکرد، ئەوان چیان دەکرد؟ لە ئەفریقاوە منداڵەکانیان دەناردە شارە مێترۆپۆڵە گەورەکان بۆ ئەوەی لەوێ پەروەردە بکرێن و بخوێنن. بۆ نمونە ئەو وڵاتانەی کە فەڕەنسا داگیری کردبوون منداڵەکانی خۆیان دەناردە پاریس، ئەوانەی کە بەریتانیا داگیری کردبوون منداڵەکانیان دەناردە لەندەن، ئەوانەی لە پرتوگال داگیری کردبوون دەیان ناردە لیشبۆنە، هەروەها ئەوانەی ئیسپانیا داگیری کردبوون منداڵەکانیان دەناردە مەدریت، ئەوان پزیشکیان بەشی پزیشکیان دەخوێن، بەشی ئەندازیاریان دەخوێن، بەشی یاسایان دەخوێن. بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر ئەوە بوو بیر و هزری سربەخۆبوون لە ناوەخنی ئەو خانەوادانە هەبوو، واتە ئەوان پێیان بە گرنگی سربەخۆیی دەبرد جا لە هەرچوێ بخوێنن هەرچی بخوێنن. جگە لەوەش کاتێک کە دەگەڕانەوە بۆ وڵاتەکەی خۆیان، ئەوان چیان دامەزراند؟ بەرەی نیشتیمانی ڕزگاریان دامەزراند. لە کوردستانیش ئەو خانەوادانەکە پێیان دەگوترێت جاش، ئەوانیش منداڵەکانیان نارد، بەڵام دوای ئەوەی منداڵەکانیان گەڕانەوە کوردستانی هیچ بەرەیەکی نیشتیمانی و ڕزگاری و شتیوایان دانەمەزراند، هیچ قۆناغێکی وەها نەبووە جێی باس. بەڵام لە ئەفریقا ئەمە ڕوویدا کە باسم کرد. بۆیە
önemli. دەبینین ئەم خاڵەش زۆر گرنگ 4 ülkede هەر چوار وڵات silahlı mücadele oldu. دەبینین کە 1954 1960 دەبینین جەزایر هەروەها هات بەردەوام بوو تا 75 silahlı mücadeleyle بەگشتی بە چەکیش بەرەنگاری ڕوویدا بۆ ئەوەی کە سەربەخۆی بەدەست بێنن لە ئەوێ örneğin بۆ نمونە Angola, لە ئەنگۆلا Mozambik, لە مۆزەمبیق Lizbon'la لەگەڵ Angola arasında 20.000 kilometre mesafe var. لیشبۆن و ئەنگۆلا 20.000 kilometre mesafe. 20,000 کیلۆمەتر Lizbon'la نێوانەکەیتی Mozambik arasında 18.000 kilometre mesafe. ئەو مەودایە کە دەبینین زۆر مەودایەکی زۆر Lizbon arasında 16.000 kilometre. هەروەها 16,000 کیلۆمەتر دەبینین دوورن لە یەکەوە ئەو مستعمەر و وڵاتەکان Bu eksikliği işte 20.000 جا kilometre. 18.000 دەبینین ئەو توانای مرۆیە ئەوەندە 1000 کیلۆمەترە دەبڕێت و دەچێت لەوێ خۆی تەواو دەکا Şunu ifade etmeye çalışıyorum. بۆیە ئەمە باز دەکەم چونکە بەڕاستی ئەو مەودایە زۆر دوورە من دەمەوێت بڵێم Ama sömürge yönetimi وڵاتە ئەو وڵاتانێک کە داگیرکراو بوون بەڵێ داگیرکراون بەڵام تەواوی ئەنگۆلا و تەواوی ئەنگۆلا دەبینین حکومەکەی بە تەواوی هەر درێژەی نەچەشە sömürge yönetimi bazı alanlarda yetersiz. بەڕێوەبردننی مستعمەرەکانیش لە هەندێک کاتدا دەبینین ناتەواو بوو بۆیە بەرەو سربەخۆیی دەڕۆیشت لە کوردستانیش بۆ نمونە لە بەغداد ئەو فڕۆکە سەربازیەی کە هەڵدەستا بە نیو سعات دەگەیشتە کوردستان و گۆردومانی دەکرد ئەمە بە چ واتایەک دێ Afrika sömürgelerinde وڵاتە مستعمەرەکانی ئەفریقا sömürge yönetimi güçsüzdür ama bitişik sömürgeler. دەبینین بەهۆی ئەوەی یەک لە هۆکارەکانیش دووریان بوو دەبینین لاواز بوون هەندێک جار لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە مستعمەرانە واتە وڵاتە ئیمپریالیستەکان ağırlığını هەموو هێزێکیان بەسەر ئەو ناوچانەدا نەدەشکا هەندێک جار Kürdistan'da لە کوردستان Bağdat'tan kalkan bir uçak ئەو çok kısa bir zamanda فڕۆکە سەربازیەی کە لە بەغداوە هەڵدەستا بە ماوەیەکی کەم دەگەیشتە کوردستان هەروەکو گوتم Irak ordusunun سوپای عێراق kendisi zaten Musul içindeydi. دەبینین کە هەر خۆشی لە مووسڵ بوو نزیک بوو Kürdistan'ın içinde. تۆ حساب کە لە نێو کوردستان بوو Profesör, هاوڕێ İkinci Dünya Savaşı'ndan sonra دوای جەنگی جیهانی دووەم نەتەوە یەکگرتووەکان sömürgelerin bağımsızlığı konusunda bir bildiri yayınladı. لە بابەتی سربەخۆبوونی وڵاتە مستعمەرەکان ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە باسییان لەوە کرد کە بە ئەوان خۆیان وڵاتەکەی خۆیان بەڕێوە ببن بەڕێوەبردن ڕادەستی هێزە سیاسیەکانی ئەو وڵاتانە بکرێت Sömürgelere bağımsızlık vermek gerekiyor. گوتیان پێویستە سربەخۆیان پێ بدرێت ئەمە بە شێو ڕاگەندراوێکی حەوت بڕگەی بڵاو کرایەوە 14 Aralık 1900 چواردەی کانونی یەکەمی sömürgelere bağımsızlık. دەبینی کە ئەو حەوت بڕگەیە یەک Sömürgelerin سێ bağımsızlığı پێنج لەوێ داوا کرابوو کە 4-6-7 işte toprak bütünlüğünü korumak. سربەخۆییان پێ بدرێت هەروەها لە 4 و 6 و 7 باس لە وردەکاریەکەی کرابوو Şöyle بەم شێوەیە eğer دەگوترا ئەگەر ile وڵاتە مستعمەرەکان metropol ülke arasında okyanuslar varsa, denizler varsa, لە نێوان ئەو وڵاتانێک کە داگیریان کردوون دەریا هەبێت یان ئۆقیانوس هەبێت پێویستە بەبێ دیالۆگ یەکسەر سربەخۆییان پێ بدرێت بەڵام
ülkenin bitişiğinde ئەو وڵاتانەی کە مستعمەری تێکەڵن Birleşmiş Milletler'in böyle bir kavramı yok tabii. Bitişik bölgeler diye. جا دەستەواژەیەکی وەها نەبوو لە نێو نەتۆگرتوەکان کە داگیرکراوی تێکەڵ ئەوە من Orada da دەیڵێم کە مەبەستەکە ئەوە بوو böyle milli hareketler, ulusal hareketler olursa ئەگەر Birleşmiş Milletler diyor ki bu بزوتنەوەیەکی hareketlerin نیشتیمانی bastırılması هەبێت Birleşmiş Milletler نەتەوە یەکگرتوەکان ülkeye yardım edecek. دەیگوت Ülkeye yardım ئەگەر هێزێکی سیاسی وەها هەبێت بزوتنەوەی ڕزگاری هەبێت ئەوە ئێمە هاوکاریان دەکەین Kürdistan'a karşı açılması bakımdan önemli aslında. بۆیە هەندە لەسەر ئەفریقا هەڵوەستە دەکەم چونکە زۆر گرنگە بۆ بەراوردکردن لەگەڵ دۆخی کوردستان Bölge yönetimi لە ئەفریقا değil, aradaki bu mesafede بەڕێوەبردننی ئەو وڵاتانە ئەو وڵاتە مستعمەرانە هەروەکو گوتم بەهۆی ئەوەی مەودایان دوور بوو ئاسان نەبوو بەڵام لە کوردستان زۆر بەهێز بوو eğer چونکە دەوڵەتەکان نزیک بوون bitişik olan sömürgede ئەو وڵاتانەی کە takım ulusal hareketler söz konusu olursa Birleşmiş Milletler onun دەبینین کە bastırılması بزوتنەوەیان konusunda تێدا هەبوو devlete yardımcı olacaktır. Bu bakımdan diyorum. جا مەبەستەکەم ئەوەیە بە شێوەیەکی فعلی نەتەوە یەکگرتووەکان هاوکاری ئەو دەوڵەتانەی دەکرد بۆ بەرەنگاربوونەوەی ئەو بزوتنەوانەی کە هەیە ئەوە شێوە فعلیەکەی Bunun da önemli olduğunu düşünüyorum. Yani دەمەوێت saptanmasının, bunların konuşulmasının ئەمانە قسەیان لەسەر بکرێت چونکە بەڕای من ئەمانە زۆر گرنگن arkadaşlar هاوڕێم bir konuya da değinmek istiyorum. بابەتێکی دیکە هەیە دەمەوێت هەڵوەستەی لەسەر Türkler کوردەکان bu kadar büyük nüfusa rağmen سەرباری ئەو نفوسە زۆرە toprak parçası و üzerinde Kürdistan سەرباری ئەو خاکە فراوانەی کە هەیەی کە کوردستانە günümüze kadar بۆچی تاوەکو ئەمڕۆ دەوڵەتێکی کوردی دانەمەزراوە önemli bir sorudur. Bu kadar büyük nüfusun olacak. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە تۆ نفوسێکی ئەوەندە زۆرت هەیە هەروەها خاکێکی ئەوەندە پان و فراوانت هەیە بەڵام تۆ هێشتا لە ڕەهەندی نێودەوڵەتی ناوت نییە Çok derin bir پێناسەد نییە بەڕاستی لێرە ناکۆچیەکی زۆر گەورە هەیە niye? کوردەکان بۆچی نەیانتوانی ببن بە دەوڵەت İki nedeni üzerinde durabiliriz. دەتوانین هەڵوەستە لەسەر دوو هۆکار بکەین یەکەم Örneğin Türk egemenlik بۆ نمونە سیستەمی فەرمانڕەوایی تورک sistemlerdeki parçalı egemenlik sistemi. دەبینین لەسەر سیستەمی پارچەکردنی Osmanlı padişahı کوردانە veya İran şahı. بۆ نمونە Tek bir پاشای عوسمانی Osmanlı شای padişahı ئێران tarafından temsil edilir. Yani ca- Osmanlı Türk egemenliği. Osmanlı padişahı فەرمانڕەوایی و حکومڕانی لەلایەن سوڵتانی عوسمانی bir de یانیش لەلایەن شای her padişah İran değiştiği zaman ilk دەکرا olarak جا o padişah ne لەگەڵ yapıyor? هەر گۆڕانکاریەک لەو پاشایانە چ شێوەیەکە بۆ نمونە ئەوەی دیکە دەکوژێت İleride یان kendi کۆرپەیەک دەکوژێت یان براکەی خۆی دەکوژێت بۆ ئەوەی لە داهاتوودا bir muhalefet gelişmesi. هیچ ئۆپۆزیسیۆنێک و دژێک لە بەرامبەر خۆی نەبینێت بۆ ئەوەی ئاستەنگ دروست بکات Egemenlik tek kişi. کەواتە حکومڕانی تاکڕەوی بووە لە لای پاشا عوسمانیەکان لە لای شای ئێرانیەکانیش بەڵام لە لای کورد شتی وەها نەبووە بۆ نمونە Sultan Selim 1514 toplantı varken سوڵتان سەلیم Amasya anlaşması deniyor. کە دەبینین لە 25 کۆبوونەوەیەکدا mir katılmış artık. باز لەوە دەکرێت Yavuz Sultan Selim'in یاوە سوڵتان سەلیم anlaşma yapan کە 25 mir var. 25 میر Kendi هەیە aralarında anlaşıp bir başkan seçelim. لەگەڵی دادەنیشن بگەنە ڕێکەوتن بەڵام ئەو 25 میرە نەیانتوانیوە لە نێو خۆیان سەرکردەیەک هەڵبژێرن Osmanlı'dan işte bize bir paşa نەیانتوانیوە بڵێن tepemizde ئەوە سەرکردەی ئێمەیە کەواتە چیان کردووە گوتویانەتە عوسمانی ئێوە سەرکردێک بۆ ئێمە بنێرن بە ئەو Osmanlı حکمی ئێمە بکات
بێگومان پاشای عوسمانی دوای ئەوەی کۆچی دوایی کرد تاکە کەسێک هەیە کە دەچێتە شوێنی بەڵام لەو 25 میرە کاتێک کە یەکێکیان کۆچی دوایی دەکەن دەبینین زۆر وردەکاری هەیە دەبینین ئەو خاکەی هەیەی دوای ئەوەی میر کۆچی دوایی دەکات خاکەکەی دابەش دەکرێت لەبەرەوەی کەسایەتی و ڕای جیاواز هەیە کەواتە حکومڕانیەکی دابەشکرا و جێی باسە ئەمە لە لای کورد زۆر زۆر هەیە بۆ نمونە سەلاحەدین ئەیوبی لە سەردەمی سەلاحەدین ئەیوبیەوە هەر وایە بەم شێوەیە هاتووە ئەو کاتەی کە سەلاحەدین ئەیوبی ئەو خاکانی کە لە ژێردەستی بووە بۆ نمونە حەسەن کەیف دەبینین کە دابەش بووە لەبەر ئەوەی ڕای جیاواز و کەسایەتی جیاواز هەیە بۆیە لەبەر ئەو دابەشکاریە کوردەکان نەیانتوانی وە بەڕێوەبردنێکی ناوەندی دروست بکەن جا پێویستە باسی کولتوریش بکەم دیسان لە کوردان ئەمە دەبینین بۆ نمونە هۆزێک میرێک یان خانەوادەیە بۆ ئەوەی دەبینین ڕێگە لەو کەسانە دەگیرێت کە دەیانەوێت بەرەو پێش بڕۆن گروپێک ڕێگەری دەکەن لە پێشکەوتنی ئەوانی دیکە بۆەوەی هەرخۆیان لەسەرەوە بمێننەوە ئەوانەی کە دایانەوێت بەرز ببنەوە زیاتر بەرەو پێش بڕۆن جا لەلایەن ئەو خانەوادانەوە لەلایەن ئەو میرانەوە ئاستەنجیان بۆ دروست دەکرێت ئەمە وای کردووە کە هیچ تاکێک نەتوانێت بەرز ببێتەوە بەرەنگێکی زۆر گەورەیە لە بەردەم بەدەوڵەت بوون چۆن دەتوانی بەدەوڵەت ببی با بڵێن هۆزێک دەچێتە پێشەوە ئەوەی دیکە دەخاتە ژێر چاودێریەوە چونکە ئەزمموی زیاترە جا ئەو چاودێریە وا دەکات زیاتر بەهێز ببن بەڵام کوردان نەیانتوانیوە ئەو نالین لەگەڵتان بەردەوام دەبێت نالین بەیانیت باش فەرموو ڕۆژ باش سنۆر دەستێوە ساغ بن گەلێکی سپاس لابلۆ بن تەماشەوانی ڕووداوی ئەمێژی بەردەوامەویە بدەن گۆتارە ئەسماعیل پێشەلجی بۆ نمونە هاوڕێیان لە ئیسرائیل کلتورێکی زۆر جیاواز هەیە ئەگەر خانەوادەیەک لە ئیسرائیل لە نێو کۆمەڵگەکە کەسێک بۆ نمونە بیاوێت بەرەو پێش بڕۆ ئەوانی دیکە دەبن بە پەڕووباڵی بۆ ئەوەی خێراتر بەرەو پێش بکەوێت بەرەو پێش بڕوات خێراتر بەرز ببێتەوە ئەمە وا دەکات کە بەرەو پێشچوونەکە گشتی بێت جا بینە باشووری کوردستان برادەران بڵێن هەرێمی کوردستان ئەمە چۆنە لە هەرێمی کوردستان ئەو سوپایانەی سەر بە پارتی سیاسین ئەو هێزە چەکداریانەی سەر بە پارتی سیاسین ئەو سیاسیانە ئەو بیرۆکراتانەی سەر بە پارتە سیاسیەکانن هێزی ناوەندی ئەگەر تۆ نەتوانی دروستی بکەی ئەو کاتە ناتوانانی ببیتە خاوەنی هیچ ناتوانێت ببیتە خاوەنی هیچ شتێک دەوڵات زۆر گرنگە ئەگەر دەوڵەتتان نەبێت ناتوانن گۆڕستانیش بۆ خۆتان دروست بکەن چونکە دەوڵەت گرنگە بۆ نمونە لە باکوور لە ناوچەی سیرت مەزاری شەهیدان هەیە بە تێلبەند کراوە پەرژینی بۆ دروستکراوە ئۆپەراسیۆن بوو ئەو ناوچەیە لەگەڵ زەوی یەکسان کرا بەشێکی زۆری ئەو شوێنەوارەی کە هەبوو بردرا
بەڵام ئەوان بیان و جۆرا و جۆریان هەیە. ئێسکەکانیش گواسترایەوە بۆ ئیستانبول و بە کۆنکریت داپۆشرا، واتە تۆ ناتوانانی گۆڕستانەکەی خۆشت دا بمەزرێنی، گۆڕستانی خۆشت هەبێت، تەنانەت مۆزەخانەشت نابێت، ناتوانیت. بۆیە زۆر گرنگە تۆ ببیتە خاوەنی دەوڵەت. چۆن دەتوانیت ببیتە خاوەنی دەوڵەت؟ هەروەکو گوتم پێویستە ناوەندت هەبێت، بەڕێوەبردنێکی ناوەندی. کاتێک کە تۆ سوپات جیاواز بێت، هێزەکانیشت جیاواز بێت. بۆ نمونە دەبینین تەنانەت جلوبەرگی پێشمەرگەکانیش جیاوازە. لێرەوە هیچ شتێک، هیچ ئەنجامێک بەدەستەوە نادەیت. ڕەخنە زۆر گرنگە. ڕەخنەگرتن لەو پارتە سیاسیانە زۆر گرنگە ڕەخنەیان لێ بگرن لە پارتە سیاسیەکان. واتە لە زانکۆکانی کوردستان پێویستە ڕێگەچارەیەکی وەها هەبێت، پێویستە شێوازێکی وەها پیادە بکرێت کە ڕەخنە لە پارتە سیاسیەکان بگیرێت. تۆ 50 ملیۆن 60 ملیۆنی، بەڵام هەتا وەکو ئێستا ناوت نییە، پێناسەت نییە، ئایا شتێکی وە دەبێت؟ بۆیە ئیدی حکوومەتی کوردستان، پەرلەمانی کوردستان پێویستە ڕەخنە لە پارتە سیاسیەکان بگرێت. هاوڕێیان شتێکی دیکەش بڵێم بۆ نمونە کوردەکان لەگەڵ ئەمریکا، لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قسە دەکەن لەسەر مێزی دیالۆگ. ئاڵای ئەمریکا هەیە، لەو لاشەوە ئاڵای کورد هەیە. بۆ نمونە سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەچێت چووە لەندەن، لەگەڵ سەرۆکوەزیران جۆنسن دیداری هەبوو، لەلایەک ئاڵای ئینگلیز هەبوو، لەلایەک ئاڵای کورد هەبوو. کوردەکان لەگەڵ فەڕەنسا، لەگەڵ ئەڵمانیا، لەگەڵ سوید، لەگەڵ نەرویج دیدارەکان بەم شێوەیە دەبن. ئاڵای خۆیانیش هەیە، بەڵام کاتێک لەگەڵ تورکیا دیدار دەکەن وەها نییە، بەم شێوەیە نییە ئەگەر سەرنجتان دابێت. بۆ نمونە سەرۆک نێچیروان بارزانی دوو جار لە ماوەی ساڵێکی ڕابردوو دوو جار چووە تورکیا، هەروەها مەسرور بارزانی سەرۆکوەزیران جارێک چووە تورکیا. لە هەر سێ دیداردا لەسەر مێزەکە ئاڵای کورد نەبوو. بە چ مانایەک دێت؟ بەو مانایە دێت کە تۆ نوێنەرایەتی دەکەی. ئەمە حکوومەتی کوردستان پێویستە هەڵوەستە لەسەر ئەمە بکات. بەڵێ زۆر گرنگە بەرەو پێشبردننی پەیوەندیەکان لەگەڵ تورکیا، بە تایبەتی لە بازرگانی بابەتەکانی نەوت. ئەمە زۆر گرنگە، پێویستە ئەمە بکرێت، چونکە ئێمە هەروەکو باسی دابەشکردن و بەشبەشکردنمان کرد. بەڵێ ڕاستە ئەمە سیستەمێکە لە کوردکراوە، بەڵام دەبینین ئەوە کە هێشتا بەردەوامە کورد دوژمنی زۆرە. جا ئەو پەیوەندیە دیپلۆماسی و بازرگانیانە گرنگە، بەڵام پێناسەش ناسینی ئاڵای کورد زۆر گرنگە کە هەمووان ئەمە بناسن. پارتە سیاسیەکان، حکوومەت، پەرلەمان پێویستە لەم بابەتەدا زۆر بەدیقەت بن. من سوپاستان دەکەم هاوڕێیان